شۆربایەکی کرێمی زۆر نایاب دەوڵەمەند بە کانزا و بە ڕیشاڵ و هەروەها ڤیتامین. پێویستم بە کەوچکێ زەیتە بێ، 2 پەتاتەی بچووکم مرد کردووە لەگەڵ پیازێکی گەورە بۆی زیاکەم، دوایەوەی تۆزی سوور بۆەوە بڕۆکۆلی بۆ زیاکەم. پاشان سەری داپۆشم هەتاوەکو جوان ئەپیشێن بەیەکەوە. دوای ئەوە پێویستم بەوا بێ پرۆتین بۆ شۆرباکەم زیاد بکەم، فاسۆلیای بۆ زیاکەم و هەروەها خوێ و بیبەر و پاپریکا، سیری وشک لەگەڵ زەنجەبیل. پاشان ئاوی بۆ زیاکەم، ئەتوانی ئاوی کۆشتیش بەکاربێنی بۆ ماوەی 10 دقە ئەکوڵێت. دوای ئەوە هەمووی میکسەکەم بەیەکەوە هەتاوەکو وەکو کرێمی لێە. پاشان پێویستم بە کرێمی خواردنە بێ، زۆر گرنگە، چەوریەکەی زۆر کەم بێ، یاخود شیری گوێزی هەندی بەکاربێنە. شۆربایەکی زۆر تایبەت و نایاب. 3 دقە شۆرباکەت ئامادەیە. بڕۆکۆلی دەوڵەمەندە بە ڤیتامین سی و هەروەها ڤیتامین بی کە سیستەمی بەرگری بەهێزەکە و یارمەتی جەستە ئەیا خۆراک بگۆڕێت بۆ وزە. بڕۆکۆلی ڕێژەیەکی زۆر لە فۆلاتی تایە کە سیستەمی بەرگری لە شوخڕۆکە سوورەکان و هەروەها دیئێنەی بەهێزەکە. لە 100 غرام لە بڕۆکۆلی تەنها 35 کالۆری تایە و ڕێژەیەکی زۆریش ڕێشاڵی هەیە، بۆیە ئەگەر کێشە داگری خۆتی لێبێ بەش مەکە. تەندروست